قسەی خەڵک کاریگەری لەسەر مرۆڤ دەبی جا قسەی باش یان قسەی خراپ من پێم وایە لە قۆناغی ئێستا قسەی خراپ زیاتر بوو لە قسەی باش خەڵک مامەڵە بە قسە دەکا پێی وایە ینی ئەوەی کە هەڵسەنگاندنی بۆ قسەکان بە قوڵایی هەڵسەنگانی بۆ ناکە ڕەنگە بە سەحی مامەڵە لەگە قسەکان دەکا من پێم وایە و کاریگەری لەسەر مرۆڤ دەبی بەڵام دوجار ئینسانیش نابی خۆی بخاتە ژێر کاریگەری قسە بە کۆلەی قسەی خەڵک بەزەبت پێویستە خۆی لە خۆی متمانەی بە خۆی هەبی متمانەی بە دەوروبەر هەبی متمانەی بۆ پرینسیپانە هەبی کە خۆی قەناعەتی پێ هەیە و دوجار لەسەر ئەو پرینسیپانە بتوانانی کاری ڕۆژانەی خۆی بکە دەکەی مخاتعات دەکەم جەنابەت باسیەوەت کردوتت لە ساڵی 2009 بەولاوە ئەو بابەتە ڕووی لە زیادبوون کرد و تا ڕادێک بۆ بە کەلتور جاران حاڵەتێک بوو بەڵام ئێستا بۆ بە کەلتور هۆکارەکەی چیە بۆ بە تەحدیدی لەو ساڵەدا سیستەمی کۆمەڵاتی دڵنیا بەلەوەی سیستەمی سیاسی کاریگەری لە سیستەمی کۆمەڵاتی دەبی و پێچوانەکەشی ڕاستە هەردووچیان ئینپوت و ئاوتپوت یەکترن بەڵام بە دوجار کە باسی ساڵ 2009 کرد لەوەی گۆڕانکاریی سیاسی لە کوردستان ڕوویدابی ئەو گۆڕانکاری سیاسی کاریگەری لەسەر بۆ چوونی مرۆڤەکان کرد دەتوانم بڵێ متمانە لە نێوان خەڵک کەمتر بووە نەتوانە لە نێوان حکوومەت و خەڵک نەما کەمتر بۆیان نەما ئەوە خۆی لە خۆی قسە دروست دەکە ینی ئینسان زۆر پابەت نابی بەو پرینسیپانەی کە لەسەری گەورە بوون بە تایبەتی گەلی کورد زۆر پابند بۆ بەو کەلتورە کۆمەڵایەتی کە لە باو باپیرانمە بۆمان ماوەتەوە یان پابند بۆ حاڵەتە کۆمەڵایەتی کە هەمومان شانازیمان پێوە کرد بەڵام بەداخەوە ئێستا دەبیستی خەڵکە قسە دەکا بێ ئەوەی بنچینەی هەبی بەوەی بنەمای هەبی ئانە کاریگەریان دەبی ئینسان دەکەوتە ژێر و کاریگەریە جا خۆی گرنگەوەی ئینسان خۆی نەکەوتە ژێر و کاریگەری بەڵام لە دەوروبەر کاریگەری دەبی باش ئەو کەسانەی کە قسەی خەڵک کاریگەری لەسەر ژیانیان هەیە ڕەنگە مەسەلەن جاری وهەیە ژیانەکەشیان دوا دەکەوێت لە ڕووی ئەو پلە و پایانەی کە لە ژیاندایە قۆناغەکان بڕێک و پێچی نابڕن ئەمانە خاوەنی کەسایەتیەکی بەهێز نین یاخود خاوەنی بیر و ڕاو بڕیاردانی خۆیان نین ڕاستەکەی حەسادەتە دەتوانم بڵێم حەسادەت کاریگەری زۆری هەبووە خەڵک ئێستا ناڵێم زۆرینەی بەڵام بوویتە وەکو جنابەت باس کرد لە حاڵەتەوە بووی بە دیاردە يعني خلق ئێستا زۆر لە يعني دەتوانم بڵێم ئەو حەسادەتە وای لە خەڵک کردو بە تاکید خەڵک دواب بکەوی لەوەی کە پێشکەوی کاریگەری لەسەر ئەوە هەبووە مەسەلەن خۆی حەسادەت کاریگەری لە ئەوە نابی يعني خۆ لەسەر مرۆڤ نابی ئیلا گە بۆ بە کردار يعني ئەو حەسادەتە بۆ بە کردار بنمونە کەسێک لە شوێنێک سەرکەوتوو بۆ لە کارەکەی لە جات چ لە حکوومەت بی چ لە بازار بی چ لە کاری تایبەت بی سەرکەوتووە لە کارەکەی خەڵکە حەسادەتی پێدەبا ئەو حەسادەکە بە کردار قسەی لەسەر دەکا هەوڵ دەدە ناشرینی بکە بە تاکید کاریگەری لەسەر باردۆخی ئەو کەسە دروست دەکا بە تاکید دوای دەخا یعنی خۆی لە خۆی ئەوانە نەتوانم بڵێم ڕێک وایە بوو بەوە دیاردەکەش کاریگەری هەیە باشە چی بکەین تاوەکو دیاردێ بەرەو کاڵبوونەوە بڕوات بگرە هەر نەمێنێت ئەوە ڕۆڵی مامۆستایانی ئاینی مامۆستایانی قوتابخانە و خوێندنگا و زانکۆکان دەوریان هەیە کەسایەتیە کۆمەڵاتەکان دەوریان هەیە خودی مرۆڤ کە خودی مرۆڤ کە باوەڕی بە پرینسیپە ئاینەکانەوە هەبی جا چ موسڵمان بیت چ مەسیحی بیت چ ئاینەکانی تربی چکە ئەو ئاینانە هەمیشە پاڵپشتی لەو مرۆڤانە دەکەن کە کاریگەریان لەسەر دروست بووە لە حەسادەتەوە لە قسەڵۆکی خەڵکەوە بە تاکید مرۆڤ دەبی قەناعەتی بەخۆی متمانەی بەخۆی بخێزان بە تاکید بنچینەی کۆمەلگا خێزانە لە تاکەوە بۆ خێزانش بۆ کۆمەلگا یعنی خێزان خۆی لە خۆی کاریگەری زۆری هەیە لەسەر کۆمەلگا ئیتر ئەگەر لە خێزانەوە پەروەردەکان پەروەردەی دروست بن هەوڵ بدرێ بنچینە ڕاستەکان بە خەڵک بگوتر بە ئەندامانی خێزان بگوترێ بە تاکید کاریگەری لەسەر کۆمەلگا دەبی کۆتا قسەیت جەنابەت قسەیەک بۆ کەسانە دەڵێ کە هەمیشە لە ژێر کاریگەری قسەی خەڵکانی دیکەدا دەژین من لەوەیە یەک لەو کەسانە بم یەک لەوە کەسانە کاستم بەوە کردبی لە ماوەی ڕابردوو قسەی خەڵک جا چ بە حەسادەت بی چ بە ئەوە بی ینی ئەو ئێرەیە کە لەناو خەڵکی زۆر بووە من پێم وایە تو دەبی بەردەوام بی قسەی خەڵک چی لە ژیانی تو گۆڕی لەوەی شتی تایبەتمەند و ئەوانە بن بەڵام ئینسان ناکرێ تەسلیمی ئەو ئیرادەیە بی دەبی قەناعەتی قەناعەت و باوەڕی بەخۆی بی زۆر باوەڕی بەخۆی بی هەوڵ بدە ئەو کارەکانەی کردی سەر بچکە ئەوان هەوڵیان ئەوەیە تو لە کارەکان بوەستی تا بڵێن ئەوە شکستی هێناوە بەڵام تو دەبی بەردەوام بی و باوەڕی زیاترت بەخۆتەبی باوەڕت بە دەوروبەرتەبی و بتوانانی ئەو ڕێگای کە هەڵت بجاردووە بەردەوام بی